بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني بيستحب لوانا كان تفسير القرآن بيروز بهم وخزمتان بس رزامندي خواهي قوري وهيوادان أزي السودي لول بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين يكاد البرق يخطف أبصارهم كلما أضاء لهم مشوا فيه وإذا أظلم عليهم قاموا ولو شاء الله لذهب بسمعهم وأبصارهم إن الله على كل شيء قدير. بەڵخۆشەویستان دیارە خوای گەورە سوبحانەهو وتەعالا نمونەمان لۆ دەین تۆ لەو کەسانێکی منافق وەکو لەوانەی ڕابردووش نمونەکەی ترمان باس کرد کە گوتمان خوای گەورە سوبحانەهو وتەعالا دوو نمونەمان لۆ دەین تۆ نمونەیەک بە ئاگر نمونەیەکیش بە ئاو ئیتر ئەو میثالە مائیەکەیە پاشەوەی کەوا میثالە ناریەکەمان باس کرد. جا لێرەدا دەفەرمی ئەو کەصەیب من السەما لە بۆ زیاتر ڕوونکردنەوە خوای گەورە زیاتر ڕوون دەکاتەوە لە بۆمان. ئەو لێرەدا وەکو معلومە زیاتر با بڵێن لە بۆ تەشکیک بەکاردەهێنرێ یعنی شەک هەیە یان ئەوە یان ئەوەیە. هەندێکیش لە زانایان لێرەدا دەفەرمونون واتە لێرەدا منافقەکان لێرەدا ئەو بە معنای واو دێ کەواتە واوی عەطف واتە میثال و نمونەی منافقەکان وەکو ئەو نمونەی پێشە و وەکو ئەو نمونەی دواتریش کەوا دێ کەوا وەکو ئیمام تەبەری ئەوەی تەرجیح دەکا کەوا بە معنای واو دێ واتە واوی عەطف واتە ئەوە و ئەوە هەردووچیان میثالن لە بۆ کەسانش منافق. و هەندێک لە زانایان دەفەرمونون لێرەدا ئەو بە معنای تەخییر دێ تەخییر واتە ئیضرب لەهم مثلا بهذا ئەو بهذا کەواتە لە بۆ تەساوی دێ واتە نمونەیان وەکو ئەوەیە یاخود وەکو ئەوەیە لە هەردووچیان وەکو یەکن ئەوانە کەواتە ئیضرب لەهم مثلا بهذا ئەو بذاک للتەساوی بەبێ ئەوەی کەوامانە شەک بگەینیتن. ئیتر هەندێک لە زانایان دەفەرمونون ڕەحمەتی خۆیان لێ وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خۆی لێبی دەڵێ خوای گەورە لێرەدا باسی منافقەکانمان لۆ دەکات دەیان کاتە دوو بەش لەبەرەوەی کو ئەهلی ئیمان دوو سنفن وەکو خوای گەورە باسییان دەکات لە چەندین جێگا کەوە ئەصحاب الیەمینمان هەیە یاخود ئەبرارمان هەیە و مقەڕەبوونمان هەیە. مقەڕەبین پلە و پایان بەرزترە لە ئەبرار ئیتر دوو بەشن مقەڕەبین و ئەبرار و هەروەها ئەهلی کوفریش کە خوای گەورە باسییان دەکات بە تایبەتی لە سوورەتی ئەننور وەکو ئیمامی ئیبن کەثیر دێ ڕەحمەتی خوای لێبی دەیان کاتە دوو بەش لە چەندین جێگای دیکەش بە تایبەتی کە لە ناو جەهەنەم وەسفیان باز دەکات لە بۆمان خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەهلی کوفریش دوو بەشن بەشێک سەرکردنە شەیاطینی ئەو قەزیەنە لە کوفر و بەشێکی دیکەش مقەلیدینن واتە تەنها ئەتباع و مستضعفن چاو لە کەسانێک و لە سەرکردەکانیان دەکەن کەواتە ئەهلی کوفریش دوو سنفن. دەفەرمونون ئەهلی نفاقیش بە هەمان شێوە دوو سنفە. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی ئەهلی نفاقیش دوو سنفە کەسانێک منافقی خالیسن منافقێکی 100% منافقێکی ئاعتیقادین کەسانێکیش ئیوا هەنە منافقن بەڵام نەک منافقێکی ئاعتیقادی منافقی عەمەلین صفاتی نفاقیان تێدایە
صفاتی نفاقیان تێدا ئیتر ئیستشاد بۆ حەدیثی پێغەمبەر جەکە صلی الله عليه وسلم کەوا دەفەرمی هەر کەسێک 4 صفەت هەیە ئەگەر هەر چاری تێدا بێ ئەوە منافقەتی خاڵیسە ئەگەر نا هەر یەک لەوانەی تێدا بێ ئەوە خەسلەیەک لە خەسڵەتەکانی نفاقی تێدا ئیتر دەفەرمی ئەو مثالان ئەو دوو مثالش کەوا لە دوای یەک هاتیە دەفەرمی مثالی یەکەم بەوە کەسانێکی منافقی اعتقادیە ئەوانە صم بكم عمي فهم لا يرجعون ئەوەی دووەمیشیان لە بۆ نفاقێکی عملیە کەواتە ئیمانیشی هەیە و نفاقیشی هەیە بەو شێوەی والله أعلم ئیتر زانایان بەو شێوەی باسییان دەکەن ئیتر نمونەی دووەم کە دێتەوە ئەو کە صەیب من السەما دەفەرمی وەکو صەیبێک لە ئاسمان و صەیب واتە ئەو بارانەی کەوا یەسووب ئەو بارانەی کەوا دێتن بە غەزارەتەوە بکەثرا واتە ئەو بارانەی کەوا بە خوڕ دێتە خوارێ ئەو بارانەی کە بە خوڕ دێتە خوارێ دیارە باران نیشانەی ژیانە باران با بڵێن ئەو زەویە پێی دەژێتەوە لە نەتیجەشدا گیانلەبەران و ئینسانەکان پێی دەژێنەوە بەو بارانەی کەوا دێ لە ئاسمانەوە خوای گەورە لێرە و لە جێگای دیکە ئەو وەحیەی کەوا دەینێری لە بۆ پێغەمبەران عەلەیهیمو السڵات وەسەلام لە ڕێگەی ئەوانیشەوە لە بۆ ئیمانداران دەیشوبهێنی بە باران ئەگەر بارانی با بڵێن ئەو بارانێک کەوا دەیبینین بارانی حسی دەبی تەمایەی ژیانی زەوی و ژیانی ئینسانەکان و گیانلەبەرەکان لەلایەنی مادی و جەستەییەوە بەڵام ئەو وەحیەی کەوا لەلایەن خوای گەورەوە دێ سوبحانەهو وتەعالا لە بۆ پێغەمبەران عەلەیهیمو السڵات وەسەلام لە ڕێگای ئەوانیشەوە لە بۆ ئیمانداران لە بۆ خەڵکی بەگشتی لە بۆ ژیانی ڕوحیانە کەواتە ئەویان لە بۆ ژیانی جەستەیی ئەوەشیان لە بۆ ژیانی ڕوحیان کەوا هەر بەوەوە ئینسان بەڕاستی ئینسانە بەوەی کەوا چەندە ئەو ڕوحەی زەندیە چەندە ئەو دڵەی زەندیە ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەو کە صەیب من السەما وەکو بارانێک کە لە ئاسمانەوە دێ ئیتر من السەما وەکو هەندێک دەزانن دەفەرمێن لە ئاسمانەوە ئەو پەڵە هەورەی لە ئاسمانەوە كل ما علاك فهو سما ئەو پەڵە هەورە کەوا لە ئاسمانەوە پێ گوترێ سەما ئیتر خوای گەورە یەکسەر باس لە جێگایەکەی دەکات کەوا لە ئاسمانەوە دێ بەڵێ ئەو پەڵە هەورە ئەو بارانی کەوا لە ئاسمانەوە دێ کەوا چەندیش تێدا فيه ظلمات ورعد وبرق جەزانایان بەتایبەت لە ئەضواء البەیان ئیمامی شەنقیتی ڕەحمەتی خوای لێ بێ زۆر جوان بە وردەکاری ئەو میثالەمان لە بۆ ڕوون دەکاتەوە دەفەرمی کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو وەحیەی کەوا ناردیتی لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بارانێکی بە خوڕ شوبهاندیتی دەفەرمی لە حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەو شێوەیە هاتیە لەو حەدیثێکەوە ئیمامی بوخاری مسلم ڕەحمەتی خوایان لێبی ڕیواەتی دەکەن لە ئەبی موسا ئەشعەری خوای لێ ڕازی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مثل ما بعثني الله به من الهدى والعلم نموني أويك خواي جور أمني بيروانا كرديا لو هداية علمه كمثل غيث أصاب أرضا وكبارانك لكاتك غيث أو بارانك لكاتك زور ضرور دي أو بارانك لكاتك زور بيويز دي كوا أو زاوية أو خلق زور بيستان بو بارانه كواتا أويك أو وحيي كوا خواي جور أمني بيروانا كرديا أو دينا أو حقا أو علما أو هداية وكبارانك كوالكاتي زور ضرور ديتن لكاتي زور ضرور ديتن أصاب أرضا إتر أو بارانا هات السر بابرين باران أو بارانا باریندرا لبو سر روي زويك فكان منها طائفة طيبة إتر لو أو منطقي كوابارانك لبو باري بشيق لو زوية تساقبو قبيلة الماء وكي قبول كردو وري قرت فأنبتت الكلأ والعشب الكثير لنتيجة دانا نزيء آوي كوا قبولي كركوا بسري داباري أو باراني بسري داباري وكي قبول كردو لنتيجة دا بربوم يشي تساتي ولو جوجيا وبيدا ويستياني كوا إنسان كانوا هروها جان لبران بيستيانا هموي للروا أو بش الزاوية ئەوەی ئاوەکەی وەرگرت و بەشێک لەو زەویە زۆر چاک بوو ئاوەکەی وەرگرت و لە نەتیجە و بەروبوومیشدا هەموو ئەو شتانی کەوا لە گژ و جیا و لە بەروبوومەکانی زەوی لێی بەرپاکەت وكان منها أجادب أمسكت الماء فنفع الله بها الناس فشربوا منها وسقوا وزرعوا بەشێکیش لەو زەویە بەشێکی دووەمیان کە باز دەکاتن دەفەرمی منطقەیەکی با بڵێن پارچە زەویەکی ڕق بوو بەخۆی ئاوەکەی قبول نەکرد کەوا هەڵی مژی وەکو بەشی یەکەم تەنها ڕایگرت با بڵێن زەویەکی ڕق بوو ئاوەکەی بەخۆی هەڵ نەمژی بەڵکو تەنها ڕایگرت کە ئاوەکەی لە خۆ گرت ئیتر فەنەفع الله بها الناس بەخۆی سوودی لێوەرنەگرت بەڵام کە بووە ویعایەک لە بۆی کەوا ئاوەکەی خڕ کردەوە
تاوەکو خەڵکانێک بێن لێی بخۆنەوە و سوودی لێ وەربگرن ئیتر هاتن لێیان خواردەوە واهروە لەو ئاوەش لە بۆ زراعەت لە بۆ بابنەی سەقی حیواناتیان بەکارهێنا واتە حیوانەکانیان پێ ئاودا و هەروەها زراعەتیان پێ ئاودا کەواتە بەخۆی وەری نەگرت ئەو پارچە زەویەی بەشی دووەم بەخۆی ڕق بوو ئەو زەوی بەڵام ئاوەکەی ڕاگرت کە ڕایگرت خەڵکانێک هاتن سوودیان لێ وەرگرت بۆی کەوا لێیان خواردەوە و هەروە حیوانەکانیان پێ ئاودا و هەروەها زراعەتەکەیان پێ ئاودا وأصاب منها طائفة أخرى بەشی سێمیش لەو زەویە کە پێ دەکاتە سێ بەشێک وەریگرت و بەروبوومیشدا بەشێک تەنها ڕایگرت خەڵکانێک هات سوودیان لێ وەرگرت بەشی سێم إنما هي قيعان لا تمسك مان ولا تنبت كلأ کەواتە کەلەئە دەفەرمی بەشی سێیەم ئەوەیە کەوە نەوەکو یەکەم کە وەریگرت و بەروبوومی لێ دەرچوو نەوەکو دووەم تەنها ئاوەکەی ڕاگرت خەڵکی بێن سوودی لێ وەرگرن بەڵکو بەشی سێیەم قیعانە قیعان واتە ئەو زەویە وەکو زانایان دەفەرموون لە شەرح حەدیثەکەدا ئەو زەویە کەوا لووسە نە ئاو دەخواتەوە نە ڕاشی دەگری بە هیچ شێوەیەک لەسەری دەخزی و دەڕوا نە ئاو ڕادەگری نە بابلێن نە ئاو ڕادەگری نە بە خۆشی دەیمژی و شتی لێشین بیتن بەڵکو لێی دەڕوا أو جاء في صلى دفن فذلك مثل من فقه في دين الله ونفعه ما بعثني الله به فعلم وعلم ومثل من لم يرفع بذلك رأسا ولم يقبل هدى الله الذي أرسلت به كواتا دفرمي لنتيجة دا أو سيبشا ككو لنتيجة أو بارانا دا پیامبر صلی الله علیه و سلم فرمی سه جور زوی هست دفرمی لنتیجه او وحیش کلبو من هات خلچی بونه سه بشک او وحیی ورگرت ایمانی پیهینا بخوی خواردی و سودی لی ورگرت او زا بخوشی فیر بو خلچیشی فیر کرد او باشترین صنفیانه بشی دوم وریگرت يعني بخوي ورناقري عفوا بخوي ورناقري بلان تنها وكو وعائك خلشي دين لي دخونوا سبحان الله خلشي دين لي دخونوا واتا وكو بيان صوص من الحديث دي كذا فرمي لو أنا رب مبلغ أو عامين السامع كسيك علمي يقور دقري بخوش سودي اللي ورناق بلان دايقين انت كسيك أو زيادة السودي اللي وردقري يتر كساني شان برانبر بو ديني خواي قور سبحانه وتعالى بخوي ورناقري سودي اللي ورناقري بلان نقلي دخاتنها نقلي دكا كسانك سودي اللي وربقرن نقلی دەکا کەسانێک سوودی وەربگرن بەڵام بەشی سێمیش کەسانێکن بە هیچ شێوەیەک سەری لۆ بەرز ناکەنەوە نە بەخۆی وەری دەگری نە بەخۆی سوودی وەردەگری نە نەقلیشی دەکا لە بۆ کەسێکی دیکە کەواتە نەتیجەی ئەو بارانەی ڕەحمەتی خوای گەورە سبحانه وتعالى کە بریتە لەو وحی لە بۆ پێغەمبەری ناردی صلی الله عليه وسلم کەوا بریتە لەو هیدایەت و قورئانی کەوا ناردیتی خەڵکی بەو شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردی سێ صنف بەشێک وەری دەگری بەخۆش سوود لێ وەردەگری دەیگەێنیتە خەڵکی دیکەش سوودی لێ وەربگرن بەشێکیش تەنها نەقلی دەکاتن بەشی سێمیش نەوەری دەگری و نەقلیشی دەکا خوا پەنامەندە کەواتە فعلا دینی خوای گەورە سبحانه وتعالى ئەو هیدایەتی کەوا خوای گەورە ناردیتی أو كصيب من السماء وكو بارانش رحمته لأسمان وبارية تاوكو خلشي جيانة راستقين في بجيان بلى أو زنموني بارانكي وكو لأضواء البيان بوشيوي باسي ذكاتن فيه ظلمات ورعد وبرق بين وسل مثالك وكو بارانك وبلهوريك لأسمان ودي فيه ظلمات ورعد وبرق أو بلهورو أو بارانتي تدا فيه ظلمات تاركي تدا ورعد وبرق رعد واتا دنجي هورة رشقة دنجي بروسكا كان رعد وبرق روشناي أو نوري كوا هورة رشقة هيتي ديارة وكو معلومة كاتكوا بروسك دي دنجي هيو لسرتاج دا روشناية چي لقل دا روشناية چي لقل دا كواتا أو بارانة أو پلا هورة أو شتاني تدا تسندين تاريشي تدا وهروها بروس چی تدا دنگ و گرمەگرمی بروسکەکەی و هەروەها بەرقیشی تێدا ڕووناچی و ڕۆشناییەکەی کەوا زۆر بەهێزە فيه ظلمات ورعد وبرق طبعا لسرتادا بەڕێزانەکە تەماشا بکەین وەکو ابن القیم ڕەحمەتی خوای دەفەرمێ کەسانێکی ئەوانی کەوا نەزەریان کورد دەینی واتە لە بیرکردنەوە کورد دەینن تەماشا عاقبەت شتەکان ناکەن کە تەماشای باران دەکەن تەنها شتە زاهیرەکان لێ دیار تەنها مشەوەش دەم بە تاریکاییەکەی کەوا پەڵە هەورەکە هاتیە منطقەی تاریک دەکا و هەروەها ئەو بروسکانی کەوا گرمەگرمی هەیە و هەروەها ڕۆشناییەکەی تەنها زاهیرەن تەماشای قەزیە دەکەن لەوانەیە دڵیان پێتون دەبی نازان کەوا لە دوای ئەو بارانە چ ڕەحمەتێک هەیە چ ژیانێک دێ لە دوای باران
کەواتە کەسانێکی کە نەزەریان کورتە تەنها زاهری تەمەشاکەن، بەڵام ئەوانەی کەوە بە نەزەرەکی عمیقتر و قوڵتر تەمەشا قەزەکان دەکەن تەمەشای دوای بارانەکە دەکەنکەوە ڕەحمەتێکی تێدا. ئیتر یەکە دەفەرمیتن فیه ظولومات، ئەو تاریکاییانەی کەوا تێیدا چییە؟ وەکو بارانەکە گوتمان ئەسڵەن بارانەکە وەکو وەحیەکەیە، تاریکایی تێدا تاریکاییەکە لە ئەضواء البەیان دەفەرمیتن ئەو شەک و گومانەیە کەوا کەسانێکی ئیمانی لاواز یاخود منافق شەک و گومانیان بەرامبەر بە قورئانی پیرۆز هەیە، بەرامبەر بۆ وەحی خوای گەورە هەیە، ئیتر لە قورئان و لە سونە شەک و گومانیان هەیە. ئیتر ظولومات ئیشارەتە کەواتە سەیبەکە ئەوە وەحی خوای گەورەیە، ظولومات ئیشارەتە لە بۆ ئەو شەک و گومانەی کەوا کەسانێکی ئیمانی لاواز یاخود کەسانێکی منافق بەرامبەر بە دینی خوای گەورە هەیتیان. ئیتر لەوانەی کەوا ئەو شەک و گومانانەی کەوا هەیتیان خوای گەورە سوبحانەهو وتعالا لە بۆ نمونە مەسەلەن باز لە تەحویلی قیبلە دەکاتن لە قورئانی پیرۆز، کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتعالا قیبلەی گۆڕی لە بەیت المەقدس بەرەو بەیت الله الحرام، کەسانێکی منافق سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها. إتر لا باشا ودفرمي وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كان لكبيرة إلا على الذين هدى الله. كواتا تحويل قبلة لبو اختبار بو، كواتا لسرتادا خواي قرب رياي دابوها لبو بيت الله الحرام بي نظري إيمان داران وقبلة إيمان داران، بلام لفتريق لفترة كان أمري بيكردم رول بيت المقدس بكن پاشان ئەو زاڕووی پاشان فەرمان پێکردن بە تەواوەتی و بە یەکجارەچی ڕووی لە بەیت الله الحرام بکەن. دەفەرمێ ئەو تەحویلە حکمەتەکەی چ بوو؟ حکمەتەکەی ئەوە بوو کەوا خوای گەورە ئیمانداران پێ هەڵسەنجێنی چێ باڵێن ثابتە لەسەر ئیمانەکەی، چێ ثابت نییە و دەڵێ ماذا ئەراد الله بهذا مەثەلا، کە شەک و گومانی لۆ پەیدا دەبیتن وەک خوای گەورە وإن كان لكبيرة إلا على الذين هدى الله. بەڕاستی شتێکی شاق و زەحمەت بوو ئیلا لەسەر کەسانێکەوە خوای گەورە هیدایەتیانی دایە. ئیتر ئەوە یەکە لەو جێگانێکەوە کەسانێکی منافق شەک و گومانیان لۆ پەیدا دەبێت بەرامبەری و جێگای دیکەش هەیە، بەڵام لەبەر تەوابوونی کات کە خوای گەورە ئیشارەت پێدا کەوا دەبیتە مایەی شەک و گومان لە بۆ کەسانێکی ئیمانی لاواز بی یاخود منافق بیتن کە بە پشتوانی خوای گەورە لاوانەی داهات و باس دەکەن لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە نەبین کەوا شەک و گومانمان هەیە بەڵکو یەقینمان بە ئاەتەکانی خوای گەورە هەبی سوبحانه وتعالى بەو سەیب و بەو ڕەحمەتەی خوای گەورە کە لە بەمان هاتیە دڵەکانمان بژێتەوە ژیانێکی ڕاستەقینە تاوەکو بەختەوەربی لە دنیا و لە قیامەت. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله